یاریگای زانکۆ یاری کۆتایی خولی بەڕێوەبەرایەتی لاوانی سلێمانی بۆ تازە پێگەیشتوان لە خۆگرت بە بەشداری چواریانە ئاشتی نەورۆز پێشمەرگەی سلێمانی کۆیە کە لەسەر ئەرکی بەڕێوەبەرایەتی لاوانی سلێمانی یاریەکان بەڕێوە چوون. دیارە لە مانگی دووەوە کە سەرجەم چالاکیەکان وەستا لە هەرێمی کوردستان خۆشببختانە ئێمە پێمان باش بوو کە یەکەم لایەن بین کە دەست بکەینەوە بەکار و چالاکیەکان ئەویش یاری تۆپی پێی نێوان نادیەکان با بڵێن یانەکان خۆشببختانە ئەم یانانە کە بەشدار بوون هەمویان توانایکی زۆر باشیان هەیە لای من هەر یەکێک لەمانە سەرکەوتوو ببێ وەکوە هەمویان سەرکەوتوو بووبن ئامانجی ئێمە خزمەتکردنی گەنجانە پەرەپێدانی وەرزشە پەرەپێدانی هەموو توانەکانی لاوانە لەسەر جەمبوارەکانە بۆیە لێرەوە بەڵێ نەدەین کە هێندەی پێمان بکرێ ئەوەی کە لە تواناماندا بێ خزمەتی گەنجانەکەین و بە تایبەتی بواری وەرزش و سەر جەمبوارەکانی تریش. سەر ئەنجام یاری کۆتایی لە نێوان هەردوو تیپی تازە پێگەشتوانی نەورۆز و ئاشتی ئەنجام درا. یاریەکی بەهێزیان کرد بەڵام لە هەردوو تایمی یارەکە گۆڵی هەردوو تیپ بە خاوێنی مایەوە و فیکەی کۆتایی لێدرا و پەنابرایە بە لێدانی یەکلاکەرەوە ئاشتی توانی ببێتە پاڵەوانی خولەکە و قەڵغانی یەکەمی خولی تازە پێگەشتوانی سلێمانی بەرز کردەوە و نەورۆزیش بووە تیپی دووەم. ئێمە زۆر سپاسی خۆی گەوراکەین کە توانیمان ئەم خولە بە ئەنجامی ئێمە کۆتایی بێت و ڕاستە لەگەڵ یانەکانە زۆر هیلاک بووین تەمرینی باشمان کردبوو بەڕاستی خۆمان ئامادە کردبوو بە جدی و سپاس بەخوای گەورەی ئێمە توانیمان بین یاری کۆتایی و هەموو یانەکان بە سەرکەوتوی ببڕین و کاسەکەش بۆ ئێمە بێ. ئێمە ئەستمان خۆشە چکە تەنها لە ماوەی 2 هەفتەیە ئەم دەشکیلێمان سابت کردو و اختیبار بووە یاریزانمانەوە بۆ لاوان سپاس بەخوا پلەی دومیش ئەنجامە بە 2 هەفتە پلەی دومی ئەنجامێکی گەورەیە. خەڵاتیش بە سەر پاڵەوانان و باشترینەکاندا دابەشکرا. تازە پێگەیشتوانی یانە بەشداربووەکان ئاستێکی بەرزیان لە خولەکەدا نیشاندا کە دەستپێکێک بوو بۆ دیاریکردنی باشترینی یاریزانە لاوەکان بۆ ئامادەکاری لە بەشداریکردنیان لە خولەکانی کوردستان و عێراق. محەممەد حسین گەلی کوردستان سلێمانی